بەیانیتان باش سڵاوتان لێبێ خۆشحاڵم کە لێرە لەم دیدارە کە یەکەم دیداری سلەیمانیە کە تایبەتە بە گەشەپێدانی گشت و کاڵ کۆ دەبینەوە. کات و ساتی کۆنفرانسەکە و تاوتوێکردنی بابەتێکی ئاوها گرنگ کە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەی هەیە و بە قوتی هاوڵاتان هەیە زۆر گرنگ و پێویستە. ئێمە لە حکوومەت لە زۆر بۆنەیتردا وتومانە کە دەبێت گرنگی بدەین بە گشت و کاڵ و گشت و کاڵ بخەین لە ڕیزی پێشینەی ئەولەویەتەکانی کارەکانمان. بەڵام بەداخەوە ئەو ئامانجە نەپێکراوە. ئەم قسەیەشم بۆ ڕەخنەگرتن نییە، نەک لە بەڕێز وەزیری گشت و کاڵی ئێستەمان یان وەزیرەکانی پێشووتریشمان. ئامار و داتاکان لە ڕێی پێداچوونەوە بە بودجەی ساڵانی ڕابردوو ئەو ڕاستیە تاڵەمان بۆ دووپات دەکاتەوە کە کەرتی گشت و کاڵ بەقەدەر بەهاکەی خۆی گرنگی پێنەدراوە. دڵنیام کە هەمووشتان ئەزانن کە کەرتی گشت و کاڵ ساڵە دوای ساڵ تووشی کێشە و گرفت بووە و دڵنیاشم کە هەمووشتان ئەزانن کە ئەمە هۆکاری خۆی هەبووە. دوو ڕوودا و لە 3 دەیەی ڕابردوودا بوونە مایەی ماڵوێرانی گەورە بۆ کەرتی گشت و کاڵ لە هەرێمی کوردستان. یەکەمیان پرۆسەی بەدناوی ئەنفال و ڕاگواستنی گوندەکان بوو کە زەبری گەورەیدا لە بربڕەی پشتی گشت و کاڵ. دووەمیشیان بڕیاری نەوت بەرامبەر بە خۆراکی نەتەوە یەکگرتووەکان بوو کە بە تەواوی بەرووبوومی ناوخۆی تووشی داڕمان کرد. چونکە یەکەمیان لە پاڵ ڕۆحی بێگەردی هاوڵاتیانی بێتاوان ئامانجی خنکاندنی کوردستان بوو. دووەمینیشان لە بری خێر بە زەرەر بەسەر جووتیاری کورد داشکایەوە. لە جاتی ئەوەی بەرهەمەکەی ساغ بکرێتەوە لە ئوسترالیاوە گەنم دەهێنرا و بە عێراق دەفرۆشرا. لە پاڵ ئەمەشدا دەبێت دان بەوە بنین کە بڕیارە نامەدروسەکانی خۆمان لە بری هەستانەوەی ئەو کەرتە زبرێکی تری لێدا و لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس هاتین جووتیار و شوان و گاوانمان نەهێشت لە کوردستان، هەموویانماندا مەزران لە کەرتی ئەمنی و سەربازی و کەرتە خزمەتگوزاریەکانی تری کوردستان. گەشەپێدانی شار و شارۆچکەکانی کوردستانیش و ئەو ڕاکەڕاکەیەی کۆمپانیەکانمان بۆ پەیداکردنی پارەی زۆر و بەپەلە و ئەنجامدانی پرۆژەی بیناسازی و گرنگیدان بە کەرتەکانی تری وەکو کەرتی نەوت هەمویان بوونە هۆکاری لاوازکردنی کەرتی گشت و کاڵمان. ئێستا دوای وەرگرتنی دەرس لە قەیرانی دارایی و ئابووری و پاش تێگەیشتنمان لە مەترسیەکانی خستنی هەموو هێلکەکانمان لە بەرمیلی نەوت بۆمان ڕوونە کە دەبێت لەمەولا نەک تەنها بە دروشم بەڵکو بە فەعلی کەرتی گشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بکەینە ئەولەویەتمان. هەر بۆیە لە کۆبوونەوەی لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان بڕیارماندا بە دانانی بۆردێکی باڵای گشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ بڕیاردان لەسەر پێشنیارەکانی وەزارەتی گشت و کاڵ سەبارەت بە بوژانەوەی ئەو کەرتە. بۆ ئەوەی ئەم بڕیارە تەنها وەک مەرەکەبی سەر کاغەز نەمێنێتەوە، پێویستمان بە پشتیوانی پسپۆرانی خۆماڵی و بیانی و تێگەیشتنی نوێ هەیە بۆ گشت و کاڵ. تێگەیشتن و دنیابینیەک کە دەبێتە مایەی بەهێزکردنەوەی کەرتی گشت و کاڵ و بەستنەوەی جووتیارەکانمان و بەرووبوومیان بە بازار. ئەویش پێش هەموو شتێک پێویستی بە گۆڕینی ڕۆڵی حکوومەتە لە گەشەپێدانی کەرتی گشت و کاڵ. ئەو سەردەمە بەسەر چوو کە ئێمە وەکو حکوومەت بڕیار بدەین جووتیارەکانمان چ بڕوێنن و چ بچێنن و کەی. ئێمە بڕیارمان داوە کە سوود لە پسپۆڕان وەربگرین بۆ دۆزینەوەی ڕێگا بۆ ئەنجامدانی چاکسازی لە پرسی خاوەندارێتی زەوی گشت و کاڵی. هەماهەنگی بەهێزتر دەکەین لە نێوان وەزارەتەکانی گشت و کاڵ و پلاندانان و بازرگانی و پیشەسازی و دەستەی وەبەرهێنان تاکو بەرهەمی خۆماڵیمان بە پێی ویست و داواکاری بازار بێت، نەک بە پێی میزاجی حکوومەتەکەمان بێت. وەکو چۆن چاکسازیمان لە وەزارەتی دارایی و ئابووری و لە وەزارەتی کارەبا و لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەنجام داناوە، وەک چۆن پرۆسەی تۆماری بایۆمەتری و شەفافترکردنی کەرتی نەوت و گاز لە ڕێگای وردبینی لەم کەرتەمان هێنایە ئارایەوە، لە ئێستاوە دەست دەکەین بە چاکسازی و ڕێخستنەوەی لە کەرتی گشت و کاڵیش.
ئێمە ساڵی 2007مان ناوناوە ساڵی ڕێخستنەوە و دەرەنجامەکەشی دەبینن. بەردەوام دەبین لە پاراستنی بەروبوومی خۆماڵی، بەردەوام دەبین لە ڕوبەڕووبوونەوەی دیاردەی زێدەڕەوی چ لەسەر زەوی کشت و کاڵ چ لەسەر زەوی دەوڵەت بەگشتی. پشتیوان دەبین لە بە پیشەسازیکردنی بەروبوومی کشت و کاڵی. دەزانین کە ئەم هەموو کارانە بە تەنیا بە ئێمە لەناو حکوومەت ناکرێ، بۆیە پلان دەدۆزینەوە بۆ کردنەوەی ڕێگا بۆ کاری هاوبەش لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت لە بواری کشت و کاڵ. قۆڕەخکاری لە ئەلواکان ناهێڵین و هاوکاری جوتیارانی کوردستان دەبین بۆ گەیاندنی بەروبوومیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە بازار، چ لە ڕێگای زیادکردنی مۆڵەتی ئەلواکان چ لە ڕێگە پێدان بەکردنەوەی هەفتە بازاری زیاتر کە لە وڵاتانی تر بە مارکێتی جوتیاران ناسراوە. ئەولەوێتمانە هەلی کار زیاد بکەین و هیچ کەرتێک بەقەدەر کەرتی کشت و کاڵ ناتوانێت هەلی کارمان بۆ زیاد بکە. من دڵنیام کە ئەم کارانەمان پێ ئەنجام ئەدرێت، دڵنیام لەبەرەوەی کە ئیرادەمان هەیە، دڵنیام لەبەرەوەی کە بۆمان ڕوونە کە دەبێت سەرچاوەکانی داهاتمان فراوانتر بکەین و پشت نەبەستین تەنها بە داهاتی نەوت. دڵنیام لەبەرەوەی کە ئەزانم کە جوتیاری زۆر شارەزا و نمونەییمان هەیە. دڵنیاشم چکەن خۆشبەختانە وەزیرێکمان هەیە کە برای بەڕێز و خۆشەویستمانە مامۆستا عەبدوستار کە ئازایە لە کارکردن، دڵسۆزە بۆ کەرتەکە و ماندوونەناس و پیاوێکی دەوڵەتە. دەستخۆشی لێ دەکەم، دەستخۆشی لە ستافی وەزارەتەکەی دەکەم و لە کۆتاییدا سوپاسی ڕێخەرانی ئەم دیدارە دەکەم کە پەیمانگای ئەمریکی کوردیە بۆ توێژینەوە و گەشەپێدان و ڕاوێژی ئابووریە لەگەڵ یەکێتی وەبەرهێنەرانی کوردستانی کەرتی سلەیمانی. دڵخۆش دەبین بە سەرکەوتنتان، چکەن سەرکەوتنتان دەبێتە مای سەرکەوتنی حکوومەتەکەتان کە بەدڵنیاییەوە دەبێتە سەرکەوتن بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و جوتیارە عەزیز و تێکۆشەرەکانمان بە تایبەت. درود بۆ گیانی پاکی شەهیدان، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.